ڕۆژتان باش سپێدە باش بینەرە و بیسەری کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ڕۆژ بە هەمان شێوە ڕۆژانی دیکە هاتمەوە بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. هەرچەندە دوا ڕۆژی هەفتەیە پێنجشەمەیە بەڵام بە هەمان وزەوە هاتومەتۆلاتان چونکە کۆمەڵێ بڕگە و وەتەوەری جوان و گرنگمان بۆ ئامادە کردوون. هەرچەندە ئازانین کۆرۆنا هێشتا باڵی بەسەر جیهان و ئێمەشدا کێشاوە و بەداخەوە ئامارەکان ڕوو لە زیادبوونە، بەڵام ئەماوە ناگەێنێت کە ئێمە لە چالاکیەکانمان بوەستین هەڵبەت بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەموو ئەوانە بەردەوامە بێ لەگەڵەوەشدا کە ماوەی ساڵێک نزیکی ساڵێکە بێ کە هەموو چالاکی یاخود فستیڤالە جیهانی و گەورەیەکانیش وەستاون یاخود کەمیان کردوتەوە بەهۆی کۆرۆناوە، بەڵام وردە هەندێک لەو چالاکیە هونەریانە یاخود ئەو فستیڤالە گەورانە دەست پێکاتەوە. بە هەمان شێوەش لە کوردستان بەتابەت لە هەولێری پایتەخت ئەمڕۆ شانۆگەریەکی بەچێژەوە گرنگ و جوان بەڕێوەچێت و نمایی شەکرێت. ئێمە یەکەم تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لەو شانویە، بەڵام لە بیری ناکەین سەرەتا بە کورتێک لە هەواڵە ناوخۆی جیهانەکان دەست پێ یەکەم. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت بەم زوانە موچە دابەش دەکرێت. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند. حکوومەت سەرەڕای نەناردنی بودجە و شایستەدارایەکان لەلایەن بەغدا بەڵام 6 موچەی دابەش کردووە. ڕاشیگەیان پرسی خۆگونجاندنی موچە پرسێکی دارایی و کارگێڕی و کاتیە. ئاماژەی بەوەش کرد بەم زوانە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. پەرلەمانی تورکیا ماوەی ئۆپەراسیۆنی سوپای وڵاتەکەی لە عێراق و سووریا درێژ کردەوە. پەرلەمانی تورکیا ماوەی لەشکرکێشی ئۆپەراسیۆنەکانی هێزی سەربازی وڵاتەکەی لە عێراق و سووریا بۆ ماوەی ساڵێکی دیکە درێژ کردەوە. بە پێی ناوەڕۆکی بڕیارەکە بوونی هێزی تورکیا لە وڵاتانە بۆ نەهێشتنی مەترسی تیرۆر و ئەگەری هێرشی ڕێکخراوە تیرۆریستیەکانە بۆ سەر وڵاتەکەی. یەکەم دیبەیتی کاندیدانی بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا بەڕێوەچوو. دووەم دیبەیتی کۆماریەکان و دیموکراتەکان و یەکەم دیبەیتی نێوان مایک پێنس کاندید بۆ جێگری دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و کامالا هاریس کاندید بۆ جێگری جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکی ئەمریکا بەڕێوەچوو. لە دیبەیتەکەدا جگە لە ڕەخنەگرتن لە سیاسەتی یەکتری پارتەکان پلانی کاری 4 ساڵی داهاتویان خستە ڕوو. بە پێی دەستوری ئەمریکا ئەگەر کاندیدی سەرۆکی وڵات نەیتوانی بەردەوام بێت جێگرەکەی دەبێتە کاندید بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا ڕایدەگەێنێت ئەمساڵ هەموو هێزەکان لە ئەفغانستان دەکشێنەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکدا ڕایگەیاند تا کۆتایی ئەمساڵ هەموو هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەکشێنەوە. یەکێک لە بەڵێنەکانی ترامپ لە بانگەشی هەڵبژاردن کە بڕیارە مانگی داهاتوو بەڕێوە بچێت گەڕاندنەوەی سوپای ئەمریکا لە وڵاتانی دیکەوە بۆ وڵاتەکەی. کورتێک لە هەواڵە ناوخۆی جیهانیەکانم پێشکەشکردن و ئێستاش دەچینە ناوەڕۆک و تەوەری پرۆگرام. بەڵێ وەکو لە سەرەتاوە باسم کرد کە بە خۆشحاڵیەوە چالاکیە هونەریەکان یاخود چالاکیەکانی دیکە تا ڕادەیەک دەستی پێکردوتەوە مەژواکات ژیان دووبارە بەرەو ئاسایی بوونەوە بڕوات، بەڵام بێگومان لە بیری نەکەین کە ڕێنمایە تەندروستیەکان هەمیشە جێبەجێ بکەین. بۆیە ئەمڕۆ شانۆیی پاسەوان کە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و دەرهێنانی مامۆستا ئەرسەلان دەروێشە لە هۆڵی بەڕێوەبەرایەتی شانۆی هەولێر نمایش دەکرێت. ئێمە بوو مەبەستە میوانداری مامۆستا ئەرسەلان دەروێشمان کردووە کە وەکو دەرهێنەری شانۆیەکە لێرە ئامادەیە. بەخێر هاتی مامۆستا. زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ ستا زۆر باشم. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و ڕۆژتان باش ئێوە و بیسەران و بینەرانی کەناڵی کوردستان 24. هیوادارم ڕۆژێکی شاد و ئاسوودە و کەمترین توشبوون بە
پەتای نەگریستی کۆڕۆنایتیان. بۆ هیوان ئینشاءڵڵاوە پێشم خۆشەکە تەندروستیت باشە و ئەمڕۆژ دەستپێکی شانۆکەیە بە خۆشحاڵیەوە. زۆر سپاس. مامۆستا پێمان بڵێ شانۆکە بە تایبەت لێرەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ دکتۆر دڵشاد مستەفا بە هیوای تەندروستێکی باش بۆ ئەویش. چۆن بوو ئەمە لە چیەوە سەری هەڵدا کە تۆ لەگەڵ دکتۆر بەیەکەوە هەستن بە داڕشتن یاخود بە ئامادەکردنی ئەم شانۆیە؟ ڕاستیە چیرۆکی کارکردنی من و هاوڕێی ئازیزم کاک دکتۆر دڵشاد چیرۆکێکی دوور و درێژە، ینی خۆی بۆ چارەکە سەدەیەک ڕائەکێشێت لە تەمەەن. من تا ئێستا لەگەڵ دکتۆر دڵشاد هەشکاری شانۆیی و درامای تەلەڤیزۆنیم کردووە. ئەم شانۆگەریە یەکێکە لەو شانۆگەریانی کە زیاترین بینەری هەبووە لە کوردستان و دەرەوەی کوردستان لە یەکەم جار لە فێستیڤاڵی یەکەمی شانۆی سالار لە 2006 لە شاری سلێمانی نمایشم کردو، دواتریش لە ئەڵمانیا و دواتریش لە نۆ شاری وڵاتی سوێت و بە خوشحاڵیەوە ئێستا بە دراماتۆرگەیەکی نوێ بە بەشداری کردنی کۆمەڵێک ئەکتەری ناوداری کوردستان و تیپی شانۆی سالار جارێکی تر پێشکەشی ئەەکەینەوە و بە تێڵ کێشکردنی چەندیمەنێک لە شانۆگەری تری دکتۆر دڵشاد کە هەر خۆم کارم تیا کردەوەکو کردەوسی تەمتومان و نیگای بکوژێک سەرڕای مەتنی ئەساسی کە تێکست و دەقی شانووی پاسەوان. دەستان خۆش بە خەرمانتان هەربارەکەت ئینشاءڵڵا. لەگەڵەوە سەرتاویستم یەکسە پرسیاریەوە لێ بکەم ئەمڕۆ کاتژمێر چەند و لە کوێر چەنە پۆستەرەکەتان بڵاو کردوتەوە بەس باشترە لێرەشەوە دووبارە ڕایگەێنەوە. طبعاً مای خوشحاڵیە کە لە دوای ماوەیەکی ئەتوانم بڵێم نزیکەی ساڵێک کە بەداخەوە بەهۆی ئەم پەتایە کە چالاکی شانۆی ڕاوەستا بوو سەر لە نوێ ئێمە ئەمڕۆ لە هەولێری پایتەخت دەستەکەینەوە بە جموجۆڵی شانۆی بەتایبەتی و ئەم شانۆگەریە ئەمڕۆ لە هۆڵی بەڕێوەبەرایەتی هونەری شانۆی هەولێر کاتژمێر 5 ئێوارە نمایش ئەکرێت و ئەکتەرەکانیشی دیارن مامۆستای گەورە و پایە بەرز مامۆستا ئەحمەد سالار جارێکی تریێتەوە سەر شانۆ و پاڵەوانێتی شانۆگەریەکە هی هاوڕە و برای عەزیزم کاک پشکۆی شێخ عەلیە و هاوژینی بەتوانە خات و ڕەمزیە قادریش دیسان کە ئەویش بەشداری تیاکە لەگەڵ کۆمەڵێک گەنجی جوان خات و سیما کاکەنێڤار وەستافێکی دڵسۆز و دەستڕەنگینیش لە هونەرمەندانی پشتی پەردە کە بریتین لە مامۆستا داناوەکیاری دەدەری دەرهێنەر و کاکی وعەلی وەک بەڕێوەبەری شانۆ وەکاری هونەری و کۆمەڵێکی تر لەوانە کاک بێزار سلێمان کاک ڕەشید یاسین کاک ئەتوانم بڵێم زۆرن ناوەکان ئێستا ڕەنگە هەمویان نێنەوە یادم داوای لێبوردنیان لێ ئەەکەم بەڵام بێگومان لە پرۆشۆری شانۆگەریەکە ئامادە ئەوانەی ئەو ئازیزانی کە تەشریفێنن و هیوادارم لەبەر ئەوەی کە ئێمە ڕێنماییە تەندروستیەکان پێڕەو ئەەکەین لە ناو هۆڵەکە و هۆڵەکە بەداخەوە هۆڵێکی گەورە نییە هۆڵێکی بچووکە لەبەر ئەوە ژمارەیەکی دیاری کرا و ئەتوانێ ئامادە بێ هیوادارم ئەو ئازیزانی کە مەبەستیانە تۆ زێزووتر بێن و لە ئێستاوە داوای لێبوردنیان لێ ئەەکەین کە ئەگەر ئەمڕۆ نتوانین هەمویان پێشوازی لێ ئەتوانن چەند ڕۆژی دیکە بەردەوام بن تا میوانی دیکە ئامادە بێت و بێبەش نەبن لێ لە ڕاستی ئەم شانۆگەریە تۆمارە ئەکرێ هەر ئەمڕۆ بۆ تەلەڤیزۆن بە سوپاسەوە دەستگای سەتەلایتی کوردستان بە شێوەیەکی پرۆفیشناڵانە تۆماری ئەکات بۆ ئەوەی پەخش بکرێ و زۆرترین جەماوەر بە شێوەی تەلەڤیزۆن ببینێ سڕای ئەوەی کە بە شێوەی ئۆنلاین ڕەنگە هەر لە سوۆشیال میدیا دایبێ. زۆر باشە. مامۆستاوەکو وتێ بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە هەڵبەت بەڵام ئەمیش هەر ئەوەش بزانم ئەم دەستە هونەرمەندە بە ئەزمونە چۆن گۆتان کردەوە چۆن یەکتان کرد بۆ ئەم شانۆگەریە خودت چ گۆڕانکاریەکتان هێناوە بەسەر دەقەکەیە هیچ شتێکتان لێ گۆڕیوە؟ لە ڕاستیە ینی هونەرمەندەکان دیارن کە خۆیان ئەندامی سەرەکی و ساحێبی تیپەکەن هەر لە مامۆستا سالارەوەەوە لە شانۆگەریەکانی تر پێشتر ئەوانەی کە دراماتۆرگیان بۆ کراوە بۆ ئەم نمایشەی ئەمڕۆمان ئەوان پاڵەوانەکان بوون. مامۆستا سالار خۆی یەکەم جار
پاڵەوانی شانۆگەریەکە بووە چونکە شانۆگەریەکە مۆنۆدراما بوو لە ئەساسا و هەروەها ڕەمزیە لە فردەوسی تەمتومان بە هەمان شێوە لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری ئازیز و خۆشەویستە و کاک پشکۆش بە بەردەوامی کاری لەگەڵا کردوم لە ڕاستیە بەرکەوتنێک هەیە لە ناو ئاراستەی دەقەکە کە ئەویش پرسی کوردبوونە و ئەم پرسە لە بینراوێکی ئەتوانم بڵێم بەرفراوانە بەرجەستە ئەبێ لەم نمایشە کە با بڵێم پرسی ئەنفالە و هەروەها پرسی با بڵێن دیسانەوە جینۆسایدکردنی خوشکوبرە ئێزیدیەکانمانە لە سەردەستی با بڵێن ڕێکخراوی تیرۆریستی داعش کە دەزانین چ کارەساتێکی لێ ڕوویدا و هەروەها خۆی لە قەرەی بەداخەوە ئەو تاوانانە ئەدات کە حەشدی شعبی لە دوای 16 ئۆکتۆبەر لە هەندێک ناوچەی کەرکووک و دووس و گەرمیانە بەداخەوە بەرامبەر بە هاوڵاتیانی سڤیلی کورد و با بڵێن ئەنجامیدا ئەمانە هەمووی کۆ ئەبێتەوە لە ئاراستەیە کە ئەویش پرسی کورد بوونە ئێمە کوردین بۆ ئێوەمان بەرامبەر ئەکرێ بەڕاستی کەواتە تێکەڵکێشێکتان کردووە لەگەڵ ڕووداوەکانی ڕابردوو و ئەو ڕووداوانەی کە بەردەوامیش لە سەر کوردستان هەیە بێگومان لەبەرەوەی ئەم پرسە بەردەوامە ئەم پرسە ئێمە هەموو وەختێک ناسنامەی نەتەوەیمان نەک لە باشووری کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان لەژێر با بڵێن ئەتوانم بڵێن مەترسی فەنابوونە سڕینەوەیە ئەوەی کە ڕژێمەیەک بە دووە یەکەکانی عێراق بە تایبەتی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعس و سەدام هەوڵیان بۆ دا و نەیانتوانی کە سڕینەوەی ناسنامەی نەتەوەی ئەم گەلەیە ئەوە ئەبینین زۆر جار بە شێوەیە لە شێوەکان و بە بەردەوامی لە پارچەکانی تر بەردەوامەوە تەنانەت لە بەداخەوە ئێڵم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەبینین هەر لە با بڵێن بەخشش و داهاتی جوتیارانەوە کە ئەسووتێ و هەوڵی ئەوە درێ ئێستاش گوندەکان بە خەڵکی خۆمان چۆڵ بکرێت لەلایەن کۆمەڵێک بێگومان ئەوانی بە نەفەسی شۆفینی و ئەمانەوە هینەکەن کەواتە ئێمان پرسە بەردەوامە سەرڕای ئەوە پرسێکی تری گرنگ لەم شانۆگەریە هەیە ئەویش پرسی پێشمەرگەیە ئەو پێشمەرگەیی کە بە خوێنی خۆی بە قوربانەکانی خۆی ئەمڕۆی بۆ هێناوینەتە دی و بەداخەوە ئێمە ئەیبینین کە ئێستا لە زۆر شوێنە لە بەردەم ئەتوانم بڵێم زۆر ڤێلا و مەزرعی هەندێک لەو بەرپرسانی کە بەداخەوە هەست بۆ مەسئولیەتە ناکەن ئێستا پاسەوانن ئێستا خەڵکێکن کە بە ئەتوانم بڵێن وەکو کارگوزارێک کاریان لەگەڵ دەکرێت نەک وەکو کەسێک کە لە وەختی تنگانە و لە وەختی مامۆستا ئەم شانۆیە پێ وایە کە تەواو هەموو ئەو خاڵانە ئەپێکێک کە ئێوە باستان کرد جگە لەوە ئایا ئەم ئەزمونەی کارکردن تا ئەبێتە سەرەتایەک بۆ پرۆژەی دیکە خۆی ڕاستیە ئێمە سەرەتاکەمان تێپەڕانەوە ئێستا ئێمە لە ناو ئەزمموی تراین لەگەڵ کاک دکتۆر دڵشاد لە ڕاستی نەک هەر وەکو دەقی شانۆی ئێمە سریال و زنجیرە درامای تەلەڤیزۆنیشمان بێکەوە کار کردووە و سەرڕای ئەوە بەڕاستی کارمان لە سێکتەری تری هوەری شاکردووە لە گۆڤاری شان و تیپیشان و سالار و هەروەها جەنابی لە شانۆگەریەکانی تریشا وەکو ڕەخنەگر وەکو توێژەر نووسینی هەبووە لە سەرکارەکانی من کەەوە جێمایی شانازیە بۆ من مامۆستا دڵشاد مستەفا حەزەکەم بە ئاماژەیەکی کورد باسی ئەوە بکەم کە یەکێکە لەو نووسەرە هەڵکەوتوانەی کە لە دوای ڕاپەڕین خامەکەی توانیوێتی بەڕاستی سەرەتایەکی بەهێز زمینەیەکی بەهێز بۆ هاتنەکایی تێکستی شانۆی کوردی بە تایبەتی و تێکستی ڕەخنەی کوردی بێنێتە گۆڕێ لەگەڵ بێگومان کۆمەڵی هاوڵی ترە کە مای شانازیە هەر بەردەوامە ئەوە بێ لەوەی کە خۆتان ئەزانن بەڕێزیشتان کە خۆی سەرۆکی بەشی سینەمایە لە کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی و ئەو بوارێشی هەر وەکو با بڵێن پەروەردەکاری وەکو ئەزمونێکی ئەکادیمی پیادە
بێگومان هەر کارێک کاری هوەری هەمووی خۆی گرنگی هەیە بە تایبەت کاتێک کە دکتۆر دڵشادوە بە هاوکاری لەگەڵ تۆ بە هەماهەنگی ئەم کاراکەن ئەوە کۆمەڵێک میوان یاخود خەڵک یاخود هونەردۆست چاوەڕێوە کات کە ئەمڕۆ بە گروتینێکی نوێ بێنەوە بەرەو هۆڵەکانی شانۆ. مامۆستا پێت وایە ئەوەی کە سیاسەتێکی یاخود ئەوەی کە جنگەکان تێکیەن هونەر دووبارە ڕۆحەیەەوە بەبەریا؟ ئەوە بەڕاستی هاوکێشەیەکی سلمێنراوە لە حقیقەت. هونەر هەوڵەدات لە ڕووی بنیادی دەرونی وەڕۆحی و لە ڕووی بنیادی ئەتوانم بڵێم فەرهەنگیەوە جارێکی تر ئینسان دروست بکاتەوە. بەداخەوە ئێڵێم زۆر جار ئێمە لە ئەنجامی سیاسەتی هەڵە لە هەموو با بڵێم پاچەکانی گیەتی و دنیا ئێمە شەڕمان بینیوە، ئێمە ماڵوێرانیمان بینیوە، ئێمە ئەتوانین بڵێن کارەساتی گەورەمان بینیوە. بۆ بنیادنانەوەی وڵات بە تەنها من لە زۆر دەرفەتی تریشا باسم کردووە، هەر بنیادنانەوەی شارەکان و شەقامەکان و ساختومان و بینایەکان کافی نییە. بنیادنانی هزر و هۆش و چەشەی جوانکاری ئینسانیش زۆر گرنگە بۆەوەی بتوانێت کەسێکی بەهرەدار و بتوانە بێت. مامۆستا دانیشتن لەگەڵ تۆ گوێگرتن لە وتەکانی تۆ بێگومان چێژی تایبەتی هەیە. زۆر زۆر سوپاس لەبەر کاتی کەمی بەرنامەکە ئەگەرنا شانیوەیە هەر شانۆکەتان وە وتەکانی تۆش چەندین کاتژمێرگوێی لێ بگیرێ. زۆر زۆر سوپاس بۆی کە ئەمڕۆ ئامادە بووی لە پرۆگرامەکەمان. من زۆر سوپاسدانەکەم و بە دەرفەتی ئەزانم کە سوپاسی بەڕێوەبەراتی هونەری شانۆ و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر بکەم کە پشتیوان بوون لەم کارە، هەرچۆن وەزارەتی ڕۆشنبیریش پشتیوان بووە و هیوادارم جارێکی تر کە ئەم ئێوارەیە ئێمە ئامێزمان کراوەی بۆ هەموو دۆستان و خۆشەویستان ئەوانیش کە دێن هیوادارم چێژ لە شانۆگەریەکە ببینن و شایستەی بینینیان بێت. بۆ هیوای ئینشاءالله بەردەوام بن. زۆر سوپاس مامۆستا، بەخێر هاتی دووبارە. بەڵێ تەوەرێکی دیکەی ڕۆژباش ئەمڕۆ باسکردنە لە بەرهەمی خۆماڵی کە ئەمڕۆ جوتیارە نمونەیەکی هەڵەبجە پێشەنگایەکی بۆ بەرهەمە خۆماڵیەکان لە شارەدەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە کردوتەوە. کاتژمێر 5 ئەویش بە هەمان شێوە شار و شارۆچکەکانی کوردستان هەمویان پڕن لە چالاکی و کاری جوان، هەرچەندە ڕۆژی پێنجشەمەشە بەڵام جێ خۆشحاڵیە. بۆیە من ئەچمە لای میوانەکەم کە مام ئازادە میوانە نمونەیەەکە و جوتیارە نمونەیەکی هەڵەبجەم لەگەڵە بێ. بەیانیت باش مام ئازاد، تەندروستی چۆنە؟ بەیانیت باش خانمی بەڕێز سەرچاوەکانم. زۆر سوپاس. من لە هەندێک لەو میوانم خواردووە یاخود ئەو میوە خۆماڵیانی کە بەدەستی تۆ بەرهەم هاتووە چێژی زۆر زۆر هەیەوە، تامیشی زۆر زۆر جیاوازە. جا پێم بڵێ ئەمڕۆ فستیڤالەکە سەعات چەند دەست پێیەکە، چەند بەرهەمی خۆماڵی و ئامادە کردووە؟ بەڵێ پێشەکی دەستخۆشیتان لەکەم بۆ ئەو بەرنامە ڕەنگینە جوانەی بۆ ئەوەی ئەو بەرومە جوانە کوردەواریە کە ئاشناکەین بە هەموو میلەت و بەهار تاکێکی کورد لە هەر وڵاتێکە. کۆمەڵێکی زۆر لەو بەرومە جوانانە لێرەوە من تقریبەنەوە 6 مانگە بۆ 7 مانگە کۆمەڵێک تۆوی نامۆم هێناوە لە وڵاتان، لە یابان، لە ئەڵمانیا، لە هۆڵندا بۆ ئەوەی ئەم تۆوانە هەم نامۆن لێرە و هەم ئاشنایکەین بە وڵات و نیشتیمانەکەمان. لەگەڵ کۆمەڵێک ترێکە تێستم لەسەر کردو، ئیمتیحانم لەسەر کردووە بۆ ئەوەی وەکو وڵاتان چۆن کۆمەڵێک شت ئەپارێزن ئێمەش بیپارێزین. بە دەرلەوە من ساڵان خۆتان نەزانن ساڵان چەند ساڵێکە من دەسەکەم بە فیستیڤال. ئەم ساڵ بە دەر لە فیستیڤال ساردکەرەوەیەکم دروست کردووە بۆ ئەوەی پاڵپشتێک بێ بۆ جوتیاران کە هەنار و میوەکانی تێ هەڵگرن. ئێستا لەژێر ئەو ساردکەرەوە کوردیاین بەبێ کارەبا، بەبێ نەوت، بەبێ غاز بڕوان پێ بکە سەرمامانە. جا ئەوە پشتم ببینە ئەوە هەمووی بەروبوومی هەناری شارە زۆر و کوردستانە هی تقریبەن 15-20 جوتیاری کارامە و لێ هاتووە. ئیمڕۆ ئیشاءڵڵا بە ئیزنی خوا ئەمانەوێ نمایشی کەین و داواش لە خەڵکەکەم ئیشاءڵڵا ئیمڕۆ بە نمایشکردنی ئەم فیستیڤالە خۆشحاڵ بن و لە خزمەتی خەڵکای. مام ئازاد هەرکە دیمەنەکەی پشتی تۆم بینی ئەوەندە جوانە لە تابلۆ چێ، یعنی بەڕاستی زۆر دەگمەنە بتوانانی باوەڕکێ کە ئەوەنە جوانە ئیرەی بە شوێنەکەتە بم. ئینشاءالله ئەمڕۆ
بەرهەمێکی باش و زۆر بخەنە بازارەوە بێگومان هەموو هاوڵاتیانی کوردستانی چاوەڕێی ئەو بەرهەمە خۆماڵیە بەڵام پێم بڵێ چەند جوتیار ئامادەن و چەندیان بەرهەمی خۆیان هێناوە لە فستیڤالەکە پێشکەشیەکەن بە میوانەکان و نیشانی میوانەکان یەدەن. بەڵێ خۆتان نەزانم نەمە کێڵگەکەی خۆمە لەم کێڵگەشان مەجالێکی ئەو تۆم نییە هەموو جوتیارە بە ڕێزەکان بانکەم بەڵام لای لە ڕێی پەیجەکەی خۆمەوە بانگەوازم کرد بۆ ئەو جوتیارانەی کە ئەیانەوێ کۆمەڵێک شت دانێن لێرە منیش بە پێی پێویستەوە خۆتانەی بین ئێرە ساردکەرەوەیەکەوتم ساردکەرەوەیکی خۆماڵیە لێرە دامناوە ژێر ئەم ساردکەرەوەیشم کردووە بە بازارچەیەکی بچکۆلە تقریبا دە 15 باغدار و فەلاحیتایە و بەدەر لەوە تقریبا 40-50 خانمی دەستڕەنینی تایە کە ئیشی دەستیەکانیان گواستۆتەوە بۆ ژێر ئەم ساردکەرەوە کوردیە لەگەڵ کۆمەڵێک خانمی دەستڕەنینە بۆ نان و بۆ کەلانە و بۆ ناوساجی ئیشاءڵڵا هەر هەمویان لێرە هەموو شتەکانیان نمایشەکەن. باشە مام ئازاد باسی هەموو ئەو خواردن و ئەو چالاکیە زۆر و جوانت کرد بەنیازنی بینیتە شارەکانی دیکە؟ هەر ئیشاڵا بە ئیزنی خوا لە هەولێریشا ئەنجامێدەم و ئیمساڵ بە ئیزنی خوا بەنیازم بیشی بەمە دوهۆک حیتر خولیا و حەزم ئەوەیە ئەو بەرو مەجوانی کوردستانەوە لێ بکەین کە میلەتەکەمان ئاشناکەین بەو هەنار و بەروبوومی کوردستانە با ئێمە لە مەولاجیدی بەروبوومی خۆماڵی خۆمان بخۆین و بۆ پشتگیریەک بۆ باغدار و بۆ جوتیارە بە ڕێزەکان. مام ئازاد لەگەڵەوەی ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە زۆربەی شوێنەکان وەستا بەگشتی هەموو جیهان تا ڕادەیەک وەستا بەڵام بەرامبەر ئەوە سروشت زۆر گۆڕانکاری بەسەرهات یاخود نەوەستا بەردەوام بوو ئەمە وای کرد کە خەرمانی ئەم ساڵتان زۆر زیاتر بێت. بەڵێ خۆی ئەم ساڵ لەخوای گەورە بە زیابێک وەکو پێم وتی خاوەنی جوتیارێکی دەزڕەنین لە هیچ کوێنیە من هەمیشە سرم بە جوتیاری خۆم و گەنجی خۆمەوە بەرزە بۆ ئەوەی کۆڵنەدەرن بۆ ئەوەی کاری جوان ئەنجامەدەن بەڵام لەخوای گەورە بە زیابێ کۆمەڵک ئیشی جوانیان کرد ئیم ساڵ چکە خۆ کۆرۆنا ئەگەر زاڵ بێ بە سەرمانە خۆ ئەگەر خواردنیشی لەگەڵانە بێ خواردنەکەش خەتەرناکترە بۆیە من هەمیشە وتومە وڵات نیشتیمان بە کەرتی کوشت و کاڵۆ جوانە خۆتان نەزانن ئەوە نەوتێکمانێ ئەوە 10 ساڵی تر نەما بەڵام کەرتی کوشت و کاڵ لەم وڵاتە ئەبێ پەرەی پێ بدرێت چکە وڵات ئەگەر کەرتی کوشت و کاڵی نەبێ وڵات نییە ئێمە خۆتانەزان لە نیان دەرتاڵەکانە تا ئێستا کوردستانی ئێمە منبعێ بۆ کەرتی کوشت و کاڵ بۆ بژێوی ژیان زۆر لە نەوت باشتر جا بۆیە ئێمە بێت زاڵبین بەسەر هەموو نەخۆشیەکانە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ من لێرەوە داواکارم لە خەڵکی کوردستان ڕەچاوی تەندروستی بکەن ئێستا ئێمە لێرە لە دەرەوە مێزم داناوە بۆ ئەوەی کەمامەم هێناوە و کۆمەڵە تاقیم بێناوە بۆ دەستی خەڵک ئیلا ئەبێ کەمامە بەسن و بێنە ژوورە و لە یەک شۆ دوور بن. باشە مام ئازاد پێم بڵێ ئەم ساڵ چ میوەیەکی جیاواز یاخود چ سەوزەیەکی جیاواز بەرهەم هێنا کە پێشتر لە کێڵگەکەتان نەبوو بێت. بەڵێ من ئەم ساڵ لەسەر یەکشت تێستێکی لەسەر یەکشتم کرد ئەو بەروبوومانەی کە لە وڵاتان هێناومە خۆتەزانی ئەبێت تێستی لەسەر بکەی بزانین ئایا ئەو کوولەکە و ئەو زەڕاتە کۆمەڵک زەڕاتی مێنا لە یابانەوە لەگەڵ چاییەکە یا لەگەڵ کۆمەڵێک کوولەکە تێستم لەسەرەوە کرد ئایا بزانین لە وڵاتان دەدنک تۆ بە $2 بە $3 ئایا بزانین ئەم تۆی ئەگەر ڕاستە و خۆل لە خۆی وەرگین جوابمانەداتەوە خۆشبەختانە وەکو خۆی دەرچوو و لەمەولا ئەو تۆوانەی کە لەو بەرومانەی کە هێناومە لە وڵاتانە ئەتوانم بیبەخشم بە جوتیارە دەزڕەنینەکان و ئەوانی زیادی کەن لە کوردستانە بۆ نمونە 15 شەو لەمە پێش 20 شەو لەمە پێشومە دەشتی پێنجوێن بەشی تقریبان 100 فەلاحی نمونەی دەشتی پێنجوێن من کوولەکە و چایی و تەماتەی زەرد و تەماتی پرتەقاڵیم لەوێ ئاشنا کرد بەو خەڵکە چکە با ئێمە لە وڵاتانە خۆتەزایی ئێمە بە دۆشاوی یەک دۆشاو بەناوبانین یەک دۆشاوی سوور بەڵام من ئیم ساڵ خۆشبەختانە 4 دۆشاوم ئەنجامدا لەسەر تەماتەی زەرد و پرتەقاڵی و پەمەیی و سوور جابا ئێمە بەدەر لە نەوع دۆشاوک با کۆمەڵە دۆشاوی ترمان هەبێت.
باشە مام ئازاد ئەزانم وەکووتیشم لە میوەکانتم خواردووە زام چەند بەچێژن پێم بڵێ ئەو هەنارانە چەند تامی هەیە خۆی هەر بیستومانێت هەناری شیرین ترش و مێخۆشە دڵنیام تۆ گۆڕانکاری و لە هەنارەکەشا کردو چۆن لە تەماتەیە کردە زەرد هەیە تەماتی پرتەقاڵی هەیە هەنارەکە و چی لێ کردووە خۆی خانمی بەڕێز ئێمە ئەگەر بمانەوێت خاوەنی بەروومێکی جوان بین لەخوای گەورە بەزیاوێت بەعام بەروبوومی ئەم وڵاتە یەک لە یەک باشترن بەڵام ئەگەر بمانەوێت باشتر دەستمانکەوێ ئیشێکی چاکتر بکەین لەسەرەوەی کۆمەڵێک بەروومی جوانترمان دەستکەوێ لە باتیەوەی ئەمە مشتێک گەنم بۆشین با 100 مشتمان دەستکەوێت نەک 100 مشت بۆشین و 50 مشتمان دەستکەوێ من هەڵساوم بۆ بیرۆکەی کە 5 ساڵە لەسەری ئەڕۆم بۆ جوتیارە بەڕێزەکان کە با ئێمە دارەکانمان لە تەڕەشوعی ئەرزۆ نزیک بێ ئەو هەنارەی کە ئەی بینی لە پشتی منۆ ئێستا هەنار زۆر جوان پێنەگەیوە بەڵام ئەم هەنارانە ئەو بەری هەنارەی کە لە پشتی منۆی بینی ئەوە مای ئەوەیە کە من زۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کەناڵەکان لە ڕێی فەیسبوک و من داوا ئەەکەم لە باغدارەکانی کوردستان با ئێمە دارەکانمان هەڵنەپاچین بچێ بۆ ئاسمان لەبەرەوەی زووتر پێبگا ئێستا ئەگەر هەناری منتیقەی کوردستان خۆتان نەزانن درەنگ پێگا بۆ درەنگ پێگا لەبەرەوەی دارەکان هەڵساون بۆ ئاسمان گڕەوگەرمایەکی زۆر لێ ئەدا ئەو کاتە سێرەکەی لە پاییزێکی درەنگە ئەگا ئەو کات هەموو باغدارەکان زەرمەند دەبن چکە ئەگە سەرمایەک بێت هەنارەکانە تەقێ بەڵام ئەو بیرۆکەی کە من 5 ساڵێکە خستومەتە ناو کۆمەڵگەی کوردیوە کە ئێمە بێت دارەکانمان لە ئەرزۆ نزیک بێ و چەتری بێ بۆ ئەوەی هەم لە گەرما بپارێزرێ و هەم لە سەرما بپارێزرێ و هەنارەکەشی لە مانگیدا پێگا ئەگەر پشتم ببینی ئەزانی چ بەرەکەتێک لە پشتی منوەیە انشاءله هەر بەرەکەتی تیاابێ پێمان بڵێ ئەو بەرهەمەی کە ئەم ساڵ هەیە ئەتوانێت یا بڕکەی بەرهەمی دەرەکی بکات زۆریش ئێستا ئەگەر سێرێکی ئەلوەکان بکەی لەخوای گەورە بەزیابێ ئێمە تازە لەوە دەرچوین لە کوردستانە ئێمە بەرومی خۆماڵی خۆمان بخۆین چکە ئێمە جوتیارێک یا گەنجێکی دەزڕەینمان هەیە ئەو هەموو بەروبوومە جوانە لە عەرزێکی بەبەرەکەتا ئێمە زۆری ئەنجامە دەین بەڵام بەداخەوە بازاڕی نییە من دێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێ کاک مەسرووری بەڕێز ئێمە بۆ کەرتی کوشت و کاڵ ئێمە کارێ بکەین کە پشتی باغدار و جوتیار بگرین چکە ئێوە خۆتانەزانن وڵات بە کەرتی کوشت و کاڵەوە جوانە با کارێ بکەین پشتی جوتیاران سارد نەبێتەوە بۆ ئەوەی ژینگەی ئەم وڵاتە تێک نەچێ ئێستا ئەگەر ئەم بەرومانەی کە تۆ ئەی بینی ئەم بەرومانە بەگاڵتە نایەنە ئەنجام ئەم بەرومانە خوێنی جوتیارە ئەم بەرومانە ڕەنجی ماندووبوونی جوتیارە ئەبێ ئێمە کارێکی لەسەر بکەین زیاتر پشتی جوتیاران بگرین بە بازارکردنی بۆ بدۆزینەوە چونکە ئەو بەرومە جوانە لە ئێستەوە بیتە بازار پارە نەکا مەویسیەک دیارە بە باغدارەوە یعنی تۆ گەر ڕەنجی ماندووبوونی خۆت نەخۆی یا ڕەنجی ماندووبوونی خۆی لە بەریانە حەسێتەوە لام وایە پێم وایە پشتی بەشێکە لە پشتسارکردنەوەی ئەو جوتیارانەی کە زۆر دەزڕەنینن بەڵێ مام ئازاد یەخۆمان دوو نەبن تەمەندرێژ بن ئینشاڵە هەر بمێنن بۆ کوردستان بۆ تەوکردنی کەرتی کشت و کاڵیش تا بتوانین گرنگی زیاتر بەرهەمی ناوخۆ بدەین و بێگومان تەندروستێکی باشتریشمانە بێ دووبارە سپاس بۆ تۆ و سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە هیوای کارێکی باشتر و پرۆژەی زیاتر و جوانتر. دەست خۆش بێخانی بەڕێز ڕێز و حرمەت مەیە بۆتان زۆر سپاس. بڕگە و بابەتەکانی ڕۆژباش وەک هەمیشە وزەی ئەرێنیمان پێ باشن بە تایبەت کاتێ میوانێکە بینین ئەو بەرهەمە جوانەی هەیە یاخود بابەتێک هەیە کە دەست ڕەنگینی کەسێک لە کوردستان دەرئەخات ئەم بابەتە باز لەواکات کە هاوڵاتیەک بە ناوی خەلیل ڕەزا لە ماوەی 12 ساڵ بەهۆی ئەوەی کە بارودۆخی کفری باش نەبووە لە کفریەوە هاتوۆتە دەربەندیخان و 12 ساڵە لەوێ نیشتەجێیە بەڵام 35 ساڵە ئەم هاوڵاتیە پیشەی هەلاجیەکە بۆ پیشەوە سەرقاڵە و ڕۆژانە لەگەڵ سێ لە کوڕەکانی دۆشەک و پشتی و سەرین دروستەکە وەستا خەلیل خوازیارە دوای خۆی کوڕەکانیشی درێژە بە پیشەکەی بدەن و ڕێگە نەدەن پیشەی هەلاجی لەناو بچێت.
هەمیشەمان قورس و زەحمەتە یەک کەس بە تەنیا ناتوانێت ئەم کارە بکات. سوپاس بۆ خوا منداڵەکانم هاوکاریم دەکەن 3 منداڵم هەن ئەمیشە کۆنە و لە باب و باپیرانەوە بۆمان ماوەتەوە. مراحل شغلنا احنا مراحل شغلنا تقريبا 4-5 مراحل. ئیشەکەمان بە 4-5 قۆناغ تێدەپەڕێت. مشتریەکە لۆکە و سوفمان بۆ دێنێ یەکەم جار دۆشەک یان سەرین داوا دەکات بۆی ئەنجام دەدەین. سوفەکە دەخەینە ناو ئامێرەکەوە دواتر دەیخەینە ناو قوماشەوە و قوماشەکە دەدورین. لە کۆتاییدا دۆشەک و سەرینەکان ئامادە دەکەین و ڕێکیان دەخەین نابێت ناڕێک بێت یان بەرزی و نزمی هەبێت. لە تەوەری هوەریەوە بۆ تەوەری خۆراکی وە کشت و کاڵی دواترینە سەر تەندروستیش ئەمڕۆ وەکوتم تەوەرەکان چڕوپڕن زۆرترین لایەنەکان کە پێیوەستە بە ژیانی ڕۆژانەمانەوە ئێمە خستومانەتە ڕوو بە تایبەت ئەمڕۆ بۆیە ئەمڕۆ تەوەرە تەندروستەکەمان لەسەرەوەیە کە تا چەند هاوڵاتیان گرنگی بە ددانەکانیان ئەدەن بە جوانکاری بە تایبەت جوانکاری بۆ ددانەکانەکرێ بۆ ئێمە دکتۆرێکی شارەزا دکتۆر شاڵاو مەرزانی کە پسپۆڕی جوانکاری ددانە میوانداریمان کردو لێرە لەگەڵمانە دکتۆر بەخێرهاتی تەندروستی چۆنە لە خوددا بەزیاد زۆر سپاسان دەکەم هەر باش زۆر سپاس دکتۆر پێشەوەی دەست پێ بکەین یەکسەر وتم دکتۆری دانە بێ پێ بکەنە یاخود تەندروستی باش بە زووتەوانێ بۆچی لەبەرچی هۆی کە تەندروستی نییە هەر کاتێ دکتۆرە بینیەوە تەندروستی چۆنە عادەتەن دکتۆر لە هەموو کەسە پرسێت چۆنی تەندروستی چۆنە بام جارە منەڵم تەندروستی چۆنە بەڵام لەگەڵەوە شاد دکتۆری دان ئەبێت دایمە پێ بکەنێ بۆی دانی خۆی جوان بێ و دیار بێ وڵی بێگومانەوە مرز نیە دکتۆری دان هەمیشە پێ بکەنێت شتێکی نۆرماڵە کە حسب کەرەکتەری خۆی تۆزە بتوانێت ئایا پێ دەکەنێ یاننا بەڵام بێگومان خەندەیەکی جوان تی دەرگای زۆر لە دڵەکانن وانە کەواتە بە تایبەت بەڕووی نەخۆشەکانە پێ بکەنی بۆی ئەوانیش دڵخۆش بن نەترسن بە تایبەت بێگومان زۆربەی کاتەکان لە کۆتاکاتەکانی کلینیکین لەوانەیە زۆر بێتاقەت بین بەڵام هەمیشە بەڕێکی خۆشەوە لەگەڵ نەخۆشە هەمووشە دەکرێت هەمیشە ڕووخۆش بن دکتۆر بۆچی ئێستا هاوڵاتیان زۆر خۆیان ناوەتە جوانکاری ددانەکان بێگومان لەگەڵ بەرەو پێشچوونی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی و ڕەخساندنی بواری کار خەڵک بێگومان پێویستی بۆ یەکە خەندەیەکی جوانی هەبێ ئایا لەسەر کارەکەی بێت یاوە تا لە ناوماڵەکەی بێ یاوە تا لە کاروباری دەروی و تەنانەت بۆ بەڕێزانی وەکو جەنابیشتان کە لە بواری سۆشیال مێدیا دەوام دەکەن یا تا کار دەکەن داوایەکی زۆر لەلایەن چارەخوازانەوە بۆ جوانکاری بدەن کە پێم وایە و باسمان کرد خەندەیەکی جوان هەمیشە ڕوخسارێکی جوانە بێگومان وزەیەکی ئەرێنیشە وزەیەکی ئەرێنیە باشە دکتۆر ژنان زۆرتر حەزیان لێ یان پیاوان دەتوانم بڵێم بەم دوایە ئێستا وەکو یەکی لێ هاتووە بۆ داواکردنی چاری جوانکاری لەلایەن پیاوان و ئافرەتان و خانمانەوە هەموو یەکشتە ئێستا پێشتر ڕاستە حاڵەتی خانمانمان زیاتر بوو بەڵام ئێستا ئەوەی کە من بەرچاومە و ئاگداریمە پیاوانیش بە هەمان شێوە لە دوای جوانی خۆیانە حەقیانە باشە ئەمە باسی ڕەگەزمان کرد ئەی لە تەمەن لە ڕووی تەمەنەوە لە چ تەمەنێکا باشترە بیکەن یاخود لە چ تەمەنێک زۆرترە ئیکەن خۆی تەمەنی بڵم جوانکاری تەمەنێکی هەیە تەمەنێکی دیاری کراوی نییە بەڵام بێگومان ئەو شتانەی کە دەکرێن ئەبێ لە دوای 18 ساڵیەوە بکرێن دوای ئەوەی کە ئایا شەوی لایوی ئەو نەخۆشە یا ئەو کە خانمەیە ئەو کوڕە لە گەشەوە ستابێ بتوانێت بە ئاسانی کارەکانی جوانکاری تری بۆ بکرێت دکتۆر کەواتە زۆرترین جوانکاری چۆن یاخود ئەو جۆرانەی کە ئەکرێ بۆ جوانکاری ددانەکان چی و چییە جوانکاریدان ئەوەی کە ئێستا زۆر باوە لە ناو خەڵکو و وەکوی زۆربەی دکتۆرەکانیش پێوی سەرقاڵن جوانکاری هۆلی و سمایلی پێدەوترێت خەندەی هۆلیوودی کە ئەوەش لەگەڵ زیادبوونی داواکاری بۆ جوانکاری بێگومان کێشەشمان بۆ دروست دەبێت لە بواری ئەوەی بەڕاستی لەوانەیە
کەسانێکی ناپسپۆر ئەو ئیشە بکەن بەڵێ. ئەو جوانکاریش کە دەکرێت بەڕاستی کارێکی زۆر هەستیارە لە سەرەتای ئیشەکەەوە کە دەست پێ دەکەین ئایا بە ڕەسەمگرتنێکە یا بە شتێکە و پێویستە چارەخواست پێش ئەوەی کە بڕیاری جوانکاری بدا تەواوێکی ینی معلوماتێکی تەواو لەسەر کارەکە هەبێت و لەسەر ئەو دکتۆری کە سەردانی دەکە ئایا پسپۆری ئیشەکەیە یا پسپۆری ئیشەکە نیە بۆی دواتر تووشی کێشەی تر نەبێتەوە ئینشاءڵڵا پێم خۆشە باز لە کێشەکانی بکەین دوایی کە حەسەبەوەی کە جەناب پرسیاری بێگومان هەر ویستم یەکسەر ئەوەت پێ بڵێم لە ڕووی تەندروستیەوە کێشەی ئەبێت یاخود تەنها جگەلەوەی کە جوانکاریە تەندروستێکی باشی شەیە بە ددانەکان بێگومان جوانکاری سێکوچکەیەکی دانەبراوە لە نێوان دکتۆر و تاقیگەی کە ئیشی دان دەکا و لەگەڵ نەخۆش خۆی ینی هەر کەم تەرخەمیەک لەلایەن هەر لەو سێلایەنە هەبێت بێگومان کێشەی بۆ دروست دەبێت بە تایبەتیش کێشەی پووک ینی زۆربەی ئەو چارەخوازانەی دێنە لامان کە داوای جوانکاری دەکەن حەز ناکەن دەستکاری پووکیان بکرێت بەڵام جوانی کارەکە خۆی لەوەیە کە پووکەکە لە ئاستێکی جوان بێت پێش ئەوەی کە دەستکاری دانەکان بکرێت کەواتە هۆلیوود سمایل تەندروستێکی باشەیە بە دەم و ددان بێگومان ئەویان علاقی نییە بۆی تەندروستی بدایاننا تەنها ئەوەیەکە کارەکە بە شێوەیەکی دروست بکرێ ئەو نەخۆشەمان ئەو چارەخوازەمان لە داهاتوو تووشی کێشە نابێت بەڵام ئەگەر باش نەکرێت تووشی کێشی بێگومانم لەوەی کە بۆی هەیە کێشەی بۆنیان بۆ دروست بێت یا ئەوە تا هەوکردنی پووکەکان کە ئەوە کێشەیەکی هەرە باوی ئەو چارە شتانەیە کە ئێمە دەیبینین بە تایبەتی ئەو شوێنانەی کە ئەو چارەخوازانەی کە لە دەروی وڵات بە مەبەستی ئەوەی ئایا کە نرخێکی هەرزانترە یان شتە لە چندەیکەن دێنەوە دەبینی ینی کە شتیوا کراوە بەڕاستی لە کاری پزیشکی ناگونجێ باشە دکتۆر جگە لە هۆلیوود سمایل چ جوانکاریەکی دیکاگریا خودت نەشتەرگەریەکی دیکاکرێ بۆ سپیکردنەوە بۆ جوان دەرخستنی ددانەکان بێگومان جوانکاری لەوانێت تەنها بەدەستکاریکردنی پووک بکرێت بۆ ئەوانەی کە مەسەرەن پیان دەڵێن گەمی سمایل ئەوانەی کە پێکەنینی پووکیان هەیە تەنانەت بە چاکردنی پووکەکە لەوانێت جوانێکی زۆر بە ڕوخسارەکە بدا شرت و دڵێن مەرج نییە ئێمە تەنها یەکسەر بیر لەوە بکەینەوە ئایا هۆلیوود سمایل بکرێیاننا لەوانەیە بە دەستکاریەکی زۆر کەم فەرقێکی زۆر جیاواز دروست بکرێت باشە دکتۆر کاتێک ددانەکان پاک ئەکرێنەوە بێگومان لای پزیشکی ددان ئەو مینایی دان ئەڕوات یاخود بۆ ماوەی چەندێک پاکردنەوە ئەنجام بدرێت بۆ دارەکان خۆی وەکو شێوەیەکی تەندروست هەموو 6 مانگ جارێک پێویستە مرۆڤ سەردانی دکتۆری دیدان یا پزیشکی دان بکات بەبەستی ئەمپێڵین چەکەپ ئەوەی کە دووبارە سەیر بکرێتەوە طبعا شۆردنی دان وەکو گوتمان هەموو کارێکی زانستی یاوەتا پزیشکی بە دروستی بکرێت کێشەی نابێت بە تایبەتی ئەو کێشانێک کە ڕوبەڕووی دەبینەوە چییە ئەو جیازەی کە شۆردنی پێ دەکرێت سکەیلەر ناوێتی بە هیچ شێوێک نابێت بکرێت لە ڕووکاری دان ئێستا ئامێری زۆر پێشکەوتوو هەن کە بریتین لە تۆز و هەوا و ئاو کە بەبێ ئەوەی دەستکاری دانەکان بکەی هەرچی خەوش و پیسی هەیە لەسەری لای بدات جگە لە هۆلیوود سمایل بە چ موادێکی تر یاخود بە چ ڕێگەیەکی تر بتوانین دانەکان زۆر سپی دەرکەوێت چونکە هەنێک کەس هەر سروشتی ددانەکانی خۆی سپی نییە ڕاستە ئەمە بەچی وا بکەین کە بە شێوازێکی جیاوازتر دەرکەوێت بێگومان سپیکردنەوەی دانیشێک کە لە چارەکانی جوانکاری دان بەڵام کێشەکەمان لەوەیە ئەبێ حسابی تەمەن بکەین لەوەیە بەڕاستی توانانی کە داوای سپیکردنەوەی دان دەکەن ئەوەی لە تەمەنێکی بەرزە بە تایبەتی دانەکان گەدانی پیر بن ئەوە ئاسان نییە ڕەنگی بوەڕێت و دایمە بە چارەخوازانیش دەڵێن کاری سپیکردنەوەی دان هیچ کاتێک بەدەستی دکتۆرەکەی ئامێرەکەی نییە کە دیاری بکرێت چەند ئەو دانە سپی دەکرێتەوە ئەوە پابندە لەسەر مینای دان کە چەند ڕێگە بوو مادەی سپیکردنەوە دەدات بڕی سپیکردنەوەکە دیاری بکات باشە دکتۆر باس لەواکرێن ماجیک هەیە یاخود ڕنگ هەیە بۆ ددانەکان ئەمە تا چەند تەندروستە بەڕاستی خۆشمان لەوانەیە لە ڕێکلامەکان و شتەکان زۆر ئەو شتە دەبینین بەڕاستی هیچ لایەنێکی زانستی دروستی نییە چ لە بەکارهێنانی ئەوەیە یا ئەوە تا بەکارهێنانی لیمۆیە یا ئەوە تا شتی ترە بەڕاستی ینی ئەوانە هەمووی زیانی دانی هەیە نەگا لەبەر ئەوەی دکتۆر خۆی ئەو شتانە ناکە ئایا ماجیکی پێیاننا بەڵام هەر شتێک کە لەسەر نظامی FDA ئەپرۆڤ نەبێت بەکارهێنانی دروست نییە تا چەند گرنگە نەخۆش کاتێک کە دەست ئەکات بە گۆڕانکاری یاخود بە چاکردنی ددانەکانی پێش ئەوە فەحسێ بکات یاخود ڤایرەڵێکی هەبێت وەکو فەحسی خوێن مەبەستە بێگومان ینی ئێستا لەو سەردەمە ئێستاماندا بەهۆی زیادبوونی نەخۆشیەکان پێویستە بە تایبەتی بەڵام ئێمە بۆ زیاتر بۆ ئەو حاڵەتانە دەکەین کە ئیشی سەرجەری تێدایە کەواتە ئیشی جراحی تێدا زیاتر ینی ئەوەی کە زیاتر لەگەڵ خوێن تێکەڵە ئیشەکانمان پێویستمان بە فەحسی ڤایرەڵ دەبێت زۆر بکات
زۆر باشە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین کەم ڕۆ لەگەڵمان عزیز سپاس زێنە، بۆ زۆر ڕێنماییەکان سپاس. بۆ زانیاریەکانش سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دووبارە بە خراتی تەندروستێکی باش سپاس بەڵێ. ڕێزم. جوتیارانی سنووری ئاکرێ دەستیان بە کۆکردنەوە و دروێنەکردنی بەرهەمی برنج کردووە بەهۆی سەختی ڕێگاوە کە ڕێگەی ئەو کێڵگانە دوورترە ناتوانن ئامێرە پێشکەوتوەکان بەرن ئەوە وای کردووە کە بە ئامێرە دەستی و کۆنەکان هەستن بە دروێنەکردنی برنج و برنجی ئاکرێش یەکێکە لە برنجە تایبەتەکانی هەرێمی کوردستان و لە بازاڕەکان خواستێکی زۆری لەسەر هەیە چونکە برنجێکە بە تایبەت ئەگەر بە شێوازە تایبەت و کوردێکە لێ بنرێەوە بۆن بەرامێکی زۆر خۆشی هەیە. بەقیرکردنە سترانên çayî û bêyî guhdan bi mandîbûna destan birêka dasê ew mijûlî dirîna birincê xwe yê salê ne. Li nava vî çemê gundê girbîşê ji ber nebûna rêyan bû gehiştina deraseyê bû nava çemî. Tevî karê kûmkirina birincî li navçeyê birêka das û destan e. درینو برنج دست بکیری امت هاتی دراسانه گته لیره داسکه او چند عامل ککری از زباره و زباره امت هاتی درینو برنجی دخری خر و کینو کسری دراسانه گته لیره اکل دراسا بود دراسا دیری Çemê ku birinc di navê de hatî çandin, dikeve navçeyek çayî û asê. Lewra di navê de nebitinê dirîn ji ber ku heya kûm vekirin û li ser êk danan jî. Birêka dest û milan e. لیره منطقه کوچیویا برنج ما دستیا دراسانو گته خرب دستیا تو بینی دستی دی دیرین د دوی نفش خو پشما دندگ وکشن هب دستیا دکنه گوشه پشتی کوکره گوشه دی بیت ماکینه چونکی لیره که دراسا گشت بوه حوجای و خرینه بو دراسا شوله خو خرید کتن Piştî ku birinc bi temamî tê dirîn, wê di nava zeviyê de bi awayê gîşeyan bihêt kûmkirin û li dûbda dê amîrek girê dayî. Bi traktorek enter ve amade bî. Ji bo ku birincê wana biket pîşek. وقتی کمه داری هندک دیوکیشن دیکنه هم بیزنه گیشی دی خر وکن و وقتی کمه خور وکر دی مکینه ایدن اف مکینه زور باشه تازه آتیه منطقه ما حوجه دراسه و تشتینیه بس دیلی کنو برنج صافی دی بوده این دادر پیشکی و یه دیکه تکو Dirîna birincî li vê navçeya çiyayî, li ser şêwazê babû kalan û birêka amîrên destî ye. Lewra pêtiviyayê bi zalamên xwedan hêze û ev kar bi awayê zibareya gundiyan li deverê tê pirêvebirin. Arî Hüseyin Kurdistan 24 navçeya Nehle. بینیمان پێشتر مام ئازاد جرتیارە نمونەیەکە باسی ئەوەی کرد کە ئەو کارانەی ئەیکەن کۆمەڵی خانمیشیان لەگەڵا دەستڕەنگینی خانمانیشی تایە بێگومان هیچ کارێک بەبێ خانمان ناکرێت بە هەماهەنگیە لە نێوان خانمان و پیاوانیش بۆیە ئێستا ژمارەیەک خانمی پسپۆر و شارەزا لە بواری خۆراک خواردن و خواردنەوە و شکراوەکان و خۆماڵیەکان بە شێوازی کۆن ئەو سەردەمیانەش لە هەمان کاتدا ئامادەکەن ئەوە ڕەوانەی بازاڕەکان یەکەن بۆ ئەوەی لە وەرزی زستان سوودیان لێوەربگیرێت و بەکار بهێنرێت ئەو خواردنە وشکراوانە یاخود ئەو خواردنەوانە جۆرا و جۆرن وەک بیبەری وشکرا و تورشی و دۆشا و سەوزە و میوەکانیش کە بە شێوازی تایبەت وشکەکرێنەوە با ببینین. دەستگای خواردن و خواردنەوەی سەر بە پەیمانگای پێگەیاندنی دیاربەکر بەرهەمە خۆمەڵەکانی وشکرایی وەک دۆشا و تورشی مرەبا و بەرهەمە لە قوتوراوەکان و هەروەها سەوزە و میوەکان با شێوازی خۆماڵی ئامادە دەکات و ڕەوانەی بازاڕەکانیان دەکات هەموو خواردنانەش لەسەر شێوازی کۆن و سەردەمانی پێشوو ئامادە دەکرێن. ساومبایت
bu seneki temamızda kış hazırlıkları var. Biz de لە سەردەمی کۆرۆنا جیهان لە گرنگی خواردنی تەندروستی خۆراکی سروشتی تێگەیشتووە. ئەم ساڵ کارەکانمان چڕتر کردوتەوە بەرهەمەکانمان بۆ وەرزی زستان ئامادە دەکەین. هەموو ئەو خواردنانەی بە شێوەی خۆماڵی و ئەو ڕێگەی دایک و داپیرانمان جێبەجیان کردووە ئێماوە ئامادەکاری بۆ دەکەین. چەند خانمێکی شارەزا و پسپۆر لە خۆراک لەو پەیمانگەیە کار دەکەن و هەموو خواردنانە بە شێوەی خۆماڵی ئامادە دەکەن کە سیستەمی بەرگری لە شیمرۆڤ بەهێز دەکەن. خواردنەکان هەمە جۆر و جیاوازن و دەوڵەمەندن بە پێکاتەوە ڤیتامینەکان. ئەو خانمانە دەڵێن بەیاخی زیاتر بۆ خواردنانە دەدەین کە توانای هەڵگرتن و لە قوتونانیان هەیە و بۆ ئەوەی لا وەرزی دزستاندا سووریان لێوەربگیرێت. geçen yıl ve bu yılı بە چەند ڕێگەیەک و بە شێوازی خۆماڵی خواردنەکان ئامادە دەکەن. خواردنەکان بە هەمان شێوازی سەردەمی دایکان و داپیرانمان وشکراون. بەگشتی خواردنەکان جۆراوجۆرن وەک بیبەر و سەوزە و میوە و تورشی و چەندان بەرهەمی دیکە. پەیمانگای خزمەتگوزاری و خواردن و خواردنەوەی دیاربەکرد چەندین جۆر لەو خواردنانەی کە بە شێوەی خۆماڵی و ناوخۆ وشکراون بە هەمان ڕێگەوە ئامادەیان دەکات و ڕەوانەی بازاڕەکانیان دەکات بۆی ئەو خواردنانە لە وەرزی زستان وەک ژەمێکی سەرەکی بەکار بهێنرێن. خواردن و خواردنەوەکان جۆراوجۆرن و دەوڵەمەندن بەو پێکاتەوەی سیستەمی بەرگری بەهێز دەکەن. هاوکات خواستێکی زۆریش لە بازاڕەکان لەسەر و خواردنانە هەیە. لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان بگرین بەرهەمێک یاخود خواردنێک یا خواردنەوەیەک نییە کە نەمان بێت یاخود بەدەستی جوتیارێکی خانم جوتیارێکی پیا و بەرهەم نەهات بێ. بۆیە ئەمە پەیوەندی بە ژینگاوە کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستانەوە هەیە. ئێستش بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانە بینین. خواردنەوەی چا کە خواستێکی زۆر زۆری لەسرە بە تایبەت لای ئێمە کەمێک لە ئێمە هەیە کە ڕۆژانە پەرداخێک چای خودت پیاڵێک چا نەخواتەوە بۆیە سەباسی سوودەکانی یەکەینەوە بزانین بڕی پێویستی چا لە ڕۆژێکدا چەندە چونکە شارەزایان و پزیشکانی ڕووسی مادە ڕژێنەکان
لەو بوارە کارەکەن ڕایانگەاندووە ئەکرێت هەر کەسێکی ئاسایی ڕۆژانە بڕی 400 میلیگرام کافاین بخواتەوە بەبێ ئەوەی زیانی بۆ تەندروستی هەبێت بەڵام دەبێت ئاگادار بن کافاین تەنیا لە چاو قاوەدانیە بەڵکو لە خواردنەوە گازیەکانیشدا هەیە پزیشکانی ڕووسی ئاماژە بۆش دەکەن ئاساییە مرۆڤ لە ڕۆژێکدا لە 4 لیتر چای کاڵ کەمتر یاخود زیاتر بخواتەوە بەڵام ئەگەر ڕەنگەکەی مامناوەند بێت دەبێت بۆ 2 لیتر کەمی بکاتەوە جەختیش دەکەنەوە خواردنەوەی چا زۆر سوود بەخشە. بە خواردنەوەی کوپێک یاخود پیاڵەیەک چا ڕۆژەکەتان بەڕێ بکەن و ڕۆژێکی ئارام و خۆشتان هەبێ منیش کۆتایم هێنا بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباش بۆ هیوایم کە سبەی لێ شوێکی خۆش بەڕێ بکەن هەر شاد بن.